ماوەی 20 ڕۆژە حکومەتی محەممەد شیع سوودانی دەست بەکار بووە و تا ئێستا هیچ ئاسۆیەک لەبارەی ئەو ڕێکەوتنەوە نییە کە گوایە لایەنی کوردی بەشدار لە حکومەتی سوودانی بۆ چارەسەری کێشە و گرفتەکانی نێوان هەولێر و بەغداد کردوویەتی. لە دوای ساڵی 2014ەوە لەگەڵ دروستبوونی هەر کابینەیەکی نوێی حکومەتی عێراق ڕاستەوخۆ گفتوگۆی نێوان هەرێم و بەغدا بۆ چارەسەرکردنی کێشە هەڵپەسێراوەکان دەستی پێکردووە. ماوەی زیاتر لە هەفتەیەکە حکومەتی هەرێم شاندێکی ئامادە کردووە تا بە مەبەستی دەستپێکردنی گفتوگۆ لەگەڵ حکومەتی نوێ بچێتە بەغداد. بەڵام تا ئێستا سەرۆک وەزیرانی نوێی عێراق هیچ وەڵامێکی ئەرێنی و جددی بۆ چوونی شاندەکە نەداوەتەوە. ئەو ڕێکەوتنانەی پێشتر حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ناوەندکردوونی سەرڕای ئەوەی بە تەواوی جێبەجێ نەکراوە سوودی بۆ هاوڵاتیان و ئابووری هەرێمی کوردستانیش نەگەیاندووە، بەڵکو هەوڵێک بۆ درێژکردنەوە شەرعێدان بە پرۆسەی بەتاڵانبردنی نەوتی هەرێمی کوردستان کە بەشێکی زۆر کەمی دەچێتە گیرفانی حکومەتەوە. لە دوای سەرجەم ئەو کێشانەکە لە ساڵی 2014ەوە لە نێوان هەرێم و بەغدا سەریان هەڵداوە، هاوڵاتیانی هەرێمی کوردستان خوازیار بوون لە بەرامبەر گرنتی بودجێ هەرێم دۆسیەی نەوت بدرێتە بەغداد. ئەوەش دوای ئەوەی ئابووری سربەخۆزیانی گەورەی بەژێرخانی ئابووری شارەکان گەیاند و بۆ هۆی ڕاوەستاندنی سەدام پرۆژەی خزمەتگوزاری و مایە پوچبوونی سەدام کۆمپانیا وەبەرهێنەر. بەڵام هیچ کام لەم زیانانە نەیانتوانی بڕوا بە بەرپرسانی هەرێم بهێنن ڕێکەوتنی جددی لەگەڵ بەغداد بکەن. بە ئێستاشەوە دەسەڵاتدارانی هەرێم ئیرادەیەکی ڕاستەقینەیان بۆ ڕێککەوتن نییە، بەڵکو ئامانجیا بێدەنگبوونی بەغدا لە فرۆشتنی نەوت و وەرگرتنی بڕێکپارێ بۆ تەواوکردنی موچە. محەممەد شیع سوودانی پێشتر لە لێدوانێکیدا ڕایگەیاند ناکرێت کێشەکانی هەرێم و ناوەند بە هەڵپەسێراوی بمێننەوە. جەختیشی کردەوە لەوەی خواستی جددی بۆ ڕێکەوتن هەیە، بەڵام وەک خۆی وتی لە چوارچێوەی دەستوردا. ناوبرا وتیشی ئەگەر لەسەر ئەوە ڕێک بکەوین بەردەوام دەستور چەتر بێت ئەوە کێشەکانی بەغدا و هەولێر چارەسەر دەبن. أشرنا جملة من الملاحظات في الأداء ومستوى الخدمة. لێدوانی سەرۆک وەزیرانی عێراق لێکدانەوەی زۆر هەڵدەگرێت و دیاریش نییە بەرپرسانی هەرێم بەو دەستورە ڕازی دەبن کە ئەو باسی دەکات یاخود نا. بەتایبەت کە بڕیاری دادگای فیدراڵیان لەبارەی یاسای نەوت و غازی هەرێم بە نادەستوری ناوبرد. هاوکات لەگەڵ ئەوەی هەندێک میدیای نزیک لە دەسەڵات باس لەوە دەکەن گوایە سەرۆک وەزیرانی عێراق بڕیاری داوە 200 ملیار دینارەکە بۆ هەرێم بنێرێت، بەڵام لە ڕوونکردنەوەیەکدا وەزارەتی دارایی هەرێم دەڵێ تا ئێستا هیچ پەیوەندیەکی نوێ لە نێوان وەزارەتی دارایی هەرێم و کابینەی نوێی حکومەتی عێراق نییە و نەبووە. بۆیە هەواڵی بەشێک لە دەستگاکانی ڕاگەیاندن لەبارەی ناردنی 200 ملیار دینارەکە ناڕاستە و تا ئێستا هیچ کۆبوونەوەیەکیش لە نێوان حکومەتی هەرێم و حکومەتی ناوەندیدا نەبووە.